ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە 19 حوزەیرانی 2025تان پێشکەش دەکەین. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە پەیامێکدا ڕایگەیان ڕێگە نادەن ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی و وتیشی ئێرانیەکان داوای کۆبوونەوەیان لێ کردوین و ئێمەش دەرگاکانمان دانەخستووە لە هەمان کاتیشدا پلانمان بۆ دوای ڕووخانی ڕژێمی ئێران هەیە. سەرۆکی ئەمریکا سەبارەت بە گرژیەکانی نێوان ئێران و ئیسرائیل پەیامێکی بڵاو کردەوە و تیایدا نووسیوێتی کەمێکی دیکە لاژووری کۆبوونەوەکانی باری لە ناکاو کۆدەبینەوە و بڕیار لەبارەی هەنگاوی داهاتوومان سەبارەت بە ئێران دەدەین. هەروەها ڕاشی گاندووە ڕێگە نادەین ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی و دەشڵێت ئێران داوای کۆبوونەوەی لێ کردوین و ئێمەش دەرگاماندا نەخستووە و ڕەنگە بگەینە ڕێککەوتن. هەروەها ئەم دەشڵێت پلانمان بۆ دوای ڕووخانی ڕژێمی ئێران ئامادە کردووە و تەنانەت پلانمان بۆ هەموو شتێک هەیە بەڵام جارێ باسی پلانەکان ناکەین. هاوکات سەرۆکی ئەمریکا جەختی کردەوە بە دوای سەرکەوتنێکی تەواودا دەگەڕێن. ئەمەش باواتای ئەوە دێت ئێران نابێت چەکی ئەتۆمی هەبێت و ئیسرائیلیش سەردەکەوێت. ئاژانسی هەواڵی ڕۆیتێرز ڕایگەیان شاندێکی دانوستانکاری ئێرانی گەیشتووەتە عۆمان بەڵام وردەکاری لەبارەی کەسایەتی ناوشاندەکە نەخسوەتە ڕوو. لەلایەکی تریشەوە ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیان ئێمە وادەیەکمان بۆ ئێران داناوە بۆ دانوستاندن ئەگینا ڕوبەڕووی کێشەی زۆر دەبنەوە. با پێچەوانشەوە عەلی خامنەی ڕێبەری شۆڕشی ئیسلامی ئێران ڕایگەیان ئێران هیچ هێرشێک بۆ سەرخاکی وڵاتەکەی پشتگوێ ناخات و هێزە چەکدارەکانی لە ئامادە باشیدان. جیاماژەیە تا ئێستا دیار نییە ئایا شاندی ئەمریکاش لە مەسقەتی پایتەختی عۆمانن بۆ دانوستاندن یان شاندی ئەوانیش دەگاتە عۆمان. شەوی ڕابردوو بەنیامین نەتانیاهو لە وتارێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیان گەیشتووینە شەشەمین ڕۆژی ئۆپەراسیۆنی شێری ڕاپەڕێ و بەتوندی لە بەرنامەی ئەتۆمی و موشەکی بالستی ئێران دەدەین. سەبارەت بە شەڕی غەزە نەتانیاهو دەڵێت زیانێکی زۆرمان بەرکەوتووە بەڵام بەرەی ناوخۆ بەهێزە و ئیسرائیل لە هەموو کاتێک بەهێزترە. شەڕی غەزەش بەردەوامە و ناوەستێت. هەروە دەشڵێت سەربازمان لەم شەڕانەدا لەدەست داوەتە ئەو کاتێ حەماس لەناو دەبین بەردەوام دەبین لە شەڕەکە. لە وتارەکەیدا نەتانیاهو سوپاسی ترامپی سەرۆکی ئەمریکای کردووە کە لە پشتی ئیسرائیل وەستاوە و وتی پێکەوە شەڕ دەکەین و پێکەوەش سەر دەکەوین. لالایەکی تریشەوە ئیسرائیل کات وەزیری بەرگری ئیسرائیل لە لێدوانێکدا ڕایگەیان هێزەکانیان بەردەوامن لە هێرشکردنە سەرتاران و بارەگاکانی دەستگای ئاسایشی ئێران. دەشڵێت هێزی ئاسمانی ئێوارەی چوارشەممە بارەگای ئاسایشی ناوخۆی ڕژیمی ئێرانی وێران کردووە کە قۆڵی سەرکوتکەری سەرەکی دیکتاتۆریەتی ئێرانە. هەروەها ئیسرائیل کات دەشڵێت هەروەک بڵێنماندابوو بەردەوام دەبین لە ناوبردننی پێگەکانی دەسەڵات و لێدان لە ڕژێمی ئێران لە هەموو شوێنێکی ئەو وڵاتەدا. ئاژانسی هەواڵی ئیرنای ئێرانی سەبارەت بە ئامانجی هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل و کردنە ئامانجی چەند جێگەیەک ڕایگەیاندووە. ئامانجی سەرەکی ئەو هێرشەی ئەمڕۆ بۆ شەڕی ئیسرائیل بارەگای فەرماندەی و هەواڵگەری سوپای ئیسرائیل بووە. شوێنەکەی دەکەوێتە پارکی تەکنۆلۆژیای گافیام لە نزیک نەخۆشخانەی سۆرۆکا لە بیریشیبا. هەروە ئاژانسەکە ئاماژە بەوەش دەکات ناوەندە ئامانجدارەکان هەزاران سەربازیان تێدایە و سیستەمی فەرماندەی دیجیتاڵی سوپای ئیسرائیل و ئۆپەراسیۆنە ئەلکترۆنیکان و سیستەمی بەرگری تێدایە. ئەوەش خراوەتە ڕوو نەخۆشخانەیەکی نزیک ناوچەکە تەنیا بەرشەپۆلی تەقینەوە کە کەوتووە و زیانێکی بەرچاوی بەر نەکەوتووە بەڵام ژێرخانی سەربازی ئامانجێکی ورد و ڕاستەوخۆ بووە.
هەروەها سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران دەستپێکردنی هێرشێکی نوێی لا ڕێگەی موشکی فەتاح بۆ سەر ئیسرائیل دەست پێ کرد و شوێنی هەڵدانی موشکەکانیشی دەستنیشان کردووە کە شاری عێراقی ئێرانە. سەرچاوەکان بە ڕادیۆی سوپای ئیسرائیلیان ڕاگەیاندووە 8 موشک لە خاکی ئێرانەوە بەرەو ئیسرائیل هەڵدراون و هەروەها لە بەرگە هەوای سەرەوە ڕێگریان لێکراوە. سوپای ئیسرائیل لە ڕاگەیاندراوێکیشدا بڵاوی کردوێتەوە هێزەکانی ئاسایشی نێودەوڵەتی ناساندنی موشکەکانی ئێرانیان بەرەو خاکی ئیسرائیل دەستنیشان کردو و سیستەمەکانی بەرگری کار بۆ ڕێگریکردن لەو موشکانە دەکەن. هەروەها سوپای ئیسرائیل ئەوەشی ڕاگەیاندووە پێویستە لەگەڵ وەرگرتنی ئاگادارکردنەوەکە دەستبەجێ هاوڵاتیان ئیسرائیل ڕوو لە پەناگا و شوێنە پارێزراوەکان بکەن تا ئاگادارکردنەوەی زیاتر لەو شوێنانەش بمێننەوە. ئەندامی مەجلسی بەڕێوەبەری پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک سیامەن موعینی لا ڕێگەی ئاژانسی هەواڵی فورات ئانەفەوە ئاسەنگاندنی بۆ کاریگەری و دەرەنجامەکانی شەڕی ئیسرائیل ئێران کرد لەسەر هەرێمەکە. هەروەها پەیوەست بە کاریگەر و دەرەنجامەکانی شەڕەکەەوە بانگەوازی بۆ یەکگرتووی هەموو هێزە کوردەکان کرد و جەختی کردەوە وەک پەژاک لە هەموو ڕوویەکەوە ئامادەن بۆ پاراستنی گەلی کورد. گەلی ئێمە بەتایبەت ئەحزابی سیاسی پێویستە بەڕاستی ئەو بەو هەستیاریەوە نزیک بنەوە کە شەڕ هاتووە لە بەتایبەت لە ناوەندی کوردستاندا ئەو شەڕە دەکردێ. بۆیە یەخەی هەموو کوردێک هەموو تاکێکی کوردی گرتوێتەوە و کەس ناتوانێت بڵێ ئەو شەڕە یەخەی من ناگرێتەوە. بۆیە پێویستە بە هەموو هێز و توانای خۆمان ئۆرگانیزە بکەین و کۆمەڵگای کوردستان بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان خۆی ئامادە بکە بۆ ئاڵوگۆڕیانە، چونکو ئەگەر ئامادە نەبێ دوای کۆماری ئیسلامی ئێرانیش ئێمە ڕوبەڕووی شۆڤینیزم و فاشیزمی ناوەندگەرای ئێرانی دەبینەوە ئەو شەڕە ئەو دەم دەوام دەکات. بۆیە پێویستە بە هێز و تواناوە پێشوازی لە داهاتوو بکەین، بەڵام بەو واتایانەیە ئەگەر گەلی ئێمە پێویستی بە مداخلە هەبوو لە هەر بوارێکەوە، لە بواری عسکەریەوە سیاسیەوە، لە بواری دیکەشەوە، بە قەناعەتی من پەژاک ئامادەی ئەوە هەیە کە بتوانێت مداخلە بکەوە وەزعیەتەکە بە قازانجیگەری خۆمان تەواو بکە. هیوادارم هەموو حیزبەکان بە هەستیاریەوە نزیک بنەوە، هەموو گەلی ئێمە بە هەستیاریەوە نزیک بێتەوە و ئیزن نەدا بە چەندبەرەکی لەو مەرحەلەدا. پێویستە لەو قۆناغەدا لەو ئێتاپەدا هەموو گەلی کورد بە هەموو جیاوازێکی فکری سیاسی ئیدۆلۆژیک لە یەک جبهەدا حرەکەت بکە. ئەوی جبهەی دژی کۆماری ئیسلامی ئێرانە و ئەو جبهەیە دەرگا دەکاتەوە بۆ کۆمەڵگایەکی ئازاد و ئێمە حەول دەدەین کە بە هەموو هێز و تواناوە لە جبهەی گەلی خۆماندا بین. کامران عوسمان ئەندامی ڕێکخراوی سیپیتی ئەمریکی بڵاوی کردەوە دوانی وەڕۆی دوێنێ تۆپخانەکانی سوپای تورکیا باچڵی تۆپبارانی دەوروبەری گوندی گۆهەرزیان لە شارۆچکەی ئامێدی لە پارێزگای دۆهۆ کردووە. هەروەها ڕاشیگەیان بەهۆی تۆپبارانەکانی دوێنێەوە 65 دۆنم پوش و پاوان و دارستانی گوندەکە سوتاوە و تاکو ئێستا نەتوانراوە کۆنتڕۆڵ بکرێت. سەبارەت بە دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەگەری درێژبوونی جەنگی نێوان ئێران و ئیسرائیل، مامۆستایەکی زانکۆی سلێمانی دەڵێت ئەگەری زۆرە ئەو شەڕە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و عێراق دروست بکە. هەروەها سەبارەت بە دەوڵەتی تورکیش دەڵێت دۆخێک هاتوۆتە پێش پێویست دەکات سیاسەتەکانی خۆی بگۆڕێت و دان بە بوونی کورددا بنێت.
بە ئەگەرێکی زۆرەوە حکوومەتی عێراقی لاواز بێیان تووشی شەڕی ناوخۆیی بێت یان حکوومەتی عێراقی ئێستا لەژێر کاریگەری هێرشە ئاسمانەکان ئەگەر ئیسرائیل هێرش کاتە سەر یا ئەمریکا هێرش کاتە سەری ئەوە حکوومەتی عێراقی بە ئەگەرێکی زۆر و تووشی زەرزیانێکی زۆرە بێت وە ناوڕاست و باشووری عێراق تێکچێت لێشاوێکی کۆچ دروستە بێت. دووەمیش ئەگەری ئەوە هەیە چەندین شوێنی مەسەڵەن بۆ نمونە فڕۆکەخانەکانی هەرمی کوردستان شوێن هەیە ببێ بە ئامانجێک بۆ هێرشەکانی ئێران یان گروپەکانی سەر بە ئێران. ئەمە لایەکی لایەنی دووهەمی کە پۆزتیڤە لاوازبوونی ئێران وەکو وڵاتێکی تەوق ئەتوانین بڵێ وڵاتانی تەوق کە تورکیا عێراق ئێران سووریایە وڵاتێکی دەتوانم بڵێم لە ئێستاە بەهێزترین وڵاتی تەوق ئەوەی کە کوردیان تەوق دەورداوە ئێرانە. لاوازبوونی ئێران لە ڕوویەکی ئیجابیەوە پۆزتیڤەوە کاریگەری پۆزتیڤ بێت لەسەر هەم هەرێمی کوردستان هەم پارچەکانی دیکەش. ئەکرێت ئەمە دەرفەتێک بێت بۆ ئەوەی کە بۆ نمونە لە پارچەیەک یان نای بەستمەوە بەس هەرێمی کوردستان لەواتە پارچەیەک یەکێک لە پارچەکانی دەرفەتی سەربەخۆبوونی بۆ نزیک بێتەوە لەم پڕ بێ بەرامبەر بۆ کە کورد هەنگاو بنێ بۆ سەربەخۆی یان جۆرێک لە جۆرەکانی سەربەخۆی ئەگەر ناوخۆییش بێت تورکیا ئەمێنێتەوە و بێگومانیش تورکیاش یعنی ناچارە بێ ئەو کاتە هەنگاوی زیاتر بنێ بۆ ئەوەی کە ئەویش نەبێت بە لەژێر فشارەکان ئەو کاتە کە دەمان بینی لە ڕابردووە هەر هەنگاوێکەکەدا وڵاتانی تورکیا و ئێران تەنسیقیانە بوو یعنی ڕاستە جیاوازن لە هەموو ڕووەکانەوە بەڵام لە پرسی کووردا هەردووکیان کۆکە بوونەوە بینیمان لە ڕووداوەکانی پاش ڕێفراندۆمە تەنسیقێکی زۆر بەهێز هەبوو لە نیوان هەردوو وڵاتە. ئەبینیت ئێرانی زەعیف بێ ئەو کاتە تورکیا بە تاق و تەنیا ئەمێنێتەوە وەکو لەم تاکە لەم بەرامبەر بە کورد. هەروەها دەربارەی بارودۆخی ناوچەکە و پەرستاندنی ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی جەنگی ئێران و ئیسرائیلەوە دکتۆر زەیب قەرالە شرۆڤەکاری سیاسی لە وڵاتی ئوردن بۆ ڕۆژنویس دوا و دەڵێت هەڵوێستی ئەمریکا لە سەرەتای شەڕەکەەوە ناڕوونیەکی پێوە دیارە و تەنیا ئەوەی کە دیارە ئەمریکا 100% پشتیوانی ئیسرائیل دەکات بەڵام سەرباری ئەوەی تا ئێستا بە فەرمی لایەنێکی شەڕەکە نیە بەڵام بە کردداری بەشداری تێدا کردو و بە ئاشکرا هاوکاری سوپای ئیسرائیل دەکات لا خستنە خوارەوەی موشەکەکانی ئێرانیەکان. هەروەها زەیب قەرالە ئاماژەی بە چاوەڕوانی بەشداریکردنی ئەمریکا وەک لایەنێکی جەنگەکە و ئەگەری لێدانی وێستگەی ئەتۆمی فۆردۆش کرد سەبارەت بە پەرستاندنی شەڕەکە دەشڵێ ئاڵۆزیەکانی ناوچەکە ئاڵۆزیەکان ناوچەکە بەرەو قەیرانێکی نوێ و مەترسیدار دەبات و لایەنگەلێکی زۆری دەوڵەتی و ناودەوڵەتیش بەشداری لە جەنگەکەدا دەکەن بە تایبەت مەترسی گەورە لەسەر ئاسایشی عێراق دەبێت. کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.